میهرەبان ئامادەبوانی بەڕێز بیانیتان باش زۆر بەخێر بێت. دەستخوشی لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەکەم بۆ ڕێخستنی ئەم کۆنفرانسە. بەخێرهاتنێکی گەرمی هەموو ئامادەبوانی هێژا دەکەم و بەخێرهاتنەوەی نوێنەرانی حکوومەتی هەرێمیش دەکەمە کوردستان. هیوادارم لە ڕۆژانی کۆنفرانسدا گفتوگویەکی باش و بەرهەمدار بکرێت و ئەنجام و ڕاستپاردە و پێشنیارەکان لە خزمەتی بەرەو پێشبردننی زیاتری پەیوەندیەکانماندا بێت. جێ خوشحالیە کە پەیوەندیە دەرەکی و نێودەوڵەتیەکانی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوودا زۆر بەرەو پێش چووە و گەشەی کردووە. ژمارەی کۆنسۆلگەری و نێردە دیپلۆماسیەکان لە هەرێمی کوردستان لە زیادبوون و بەرفراوانبووندایە. هەروەها لە بەرنامەماندایە لە داهاتوو ژمارەی نوێنەرەتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرەوە زیاتر بکەین و لە چەند وڵاتێکی دۆست و گرنگ کە کۆنسۆلگەریان لە کوردستان هەیە نوێنەرەتی حکوومەتی هەرێم بکەینەوە بە مەبەستی برەودان بە دۆستایەتی و پەیوەندی ئابووری و کولتوری و زانستی و ئەکادیمی. لە ڕووی نێودەوڵەتیەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی زۆر باشینەوە چ لە ڕووی سەردانی شاندی باڵای وڵاتان بۆ هەرێمی کوردستان یان بەشداریکردنی هەرێمی کوردستان لە کۆڕ و کۆربەند و کۆنفرانسە نێودەوڵەتیەکاندا. هەرێمی کوردستان وەک قەوارەیەکی دەستوری و یاسایی لە عێراق هەمیشە فاکتەری ئاسایش و ئارامی بووە لە عێراق و ناوچەکە و خوازیاری باشترین پەیوەندیە لەگەڵ وڵاتانی دراوسێ و کۆمەڵگەی نێودەوڵەتی بەگشتی. ئامانجمان پەرەپێدان و بەهێزکردنی پەیوەندی دەرەکی و نێودەوڵەتیەکانمانە لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش و ڕێز لە یەکترگرتن. حکوومەتی هەرێمی کوردستان سەلماندوویەتی کە هاوبەشێکی گرنگ و کارای کۆمەڵگەی نێودەوڵەتیە و لە چەندین بواردا جێی بایەخی وڵاتانی جیهانە بەتایبەتی کە هەرێمەکەمان ناوچەیەکی سەقامگیر و مەڵبەندی بەیەکەوە ژیانی ئاشتیانەی پێکاتە جیاوازەکانە. هەرێمی کوردستان هەرگیز مایەی هەڕەشە و مەترسی نەبووە بۆ هیچ لایەک و هەمیشە دەستی دۆستایەتیمان بۆ هەموو وڵاتانی ناوچەکە و کۆمەڵگەی نێودەوڵەتی بەگشتی درێژ کردووە. بۆیە پێویستە بەرژەوەندی هاوبەشەکانمان لەگەڵ وڵاتانی ناوچەکە وڵاتانی جیهان لە بەرچاو بگیرێ و بپارێزرێ و پێویستە سەروەری هەرێمی کوردستان و عێراق ڕێزی لێ بگیرێت و پێشێل نەکرێت. لێرەدا بە پێویستی دەزانین سوپاسی هەموو ئەو وڵاتانە بکەین کە هەر لە دوای دەرچوونی بڕیاری 688 ئەنجومەنی ئاسایشی سەر بەنەتەوەیە گرتووەکان و هاتنەکایی قەوارەی هەرێمی کوردستان و هەڵبژاردننی پەرلەمان و دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان هاوکار و یارمەتیدەری هەرێمی کوردستان بوون لە قۆناغە جیاواز و سەختەکاندا بەتایبەتی لە تێکشکاندنی تێرۆریستانی داعش پشتیوانیان لێکردوین و بەردەوامیشن لە پشتیوانیکردنمان. هەرێمی کوردستان شانازی بە پەیوەندی لەگەڵ دۆستە نێودەوڵەتەکانی دەکات و پابەندبوونی خۆشی بە پەرەپێدانی بنەماکانی دیموکراسی و بەیەکەوە ژیانی ئاشتیانەی نێوان پێکاتە جیاوازەکان و سەروەری یاسا و هەموو بەها و هاوبەشەکانمان لەگەڵ وڵاتانی دیموکرات و پێشکەوت و دووپات دەکاتەوە. بەڕێزان، ئێمە ڕەوەندێکی بەهێز و گەورەی کوردستانیمان لە تاراوگەدا هەیە کە ڕۆڵێکی گرنگ و بەرچاویان لە وڵاتانە لێی دەژین هەیە و لە هەندێک لە وڵاتانە لە بوارەکانی سیاسی و پەرلەمانی و زانستی و ئەکادمیدا خاوەن پێگەیەکی دیار و ڕێزلێگیراون و کەسانی بەهرەمەند و داهێنەر و بلیمەت و زانایان تێدایە. ئێمە شانەزی بە دەستکەوت و سەرکەوتنەکانی ڕەوەندی کوردستانیەوە دەکەین و هیواداری نمونەیەکی جوان و گەشی کۆمەڵگەکەمان بن لە دەرەوە و ڕۆلی گرنگی خۆیان لە ناساندنی کەلتوری کوردستانی و داکۆکیکردن لە مافەکانی گەلی کوردستان بگێڕن و یارمەتیدەر و هاوکاری پرۆسەی ئاوەدانی و چاکسازی و بنیادنانی ژێرخان و پێشخستنی کوردستان بن. پێویستە نوێنەراتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرەوە و ڕەوەندی کوردستانی هەماهەنگی و هاوکاری و پەیوەندیەکی باشیان لە نێواندا هەبێت و نوێنەرەتیەکانی حکوومەتی هەرێم ماڵی کوردستانیان بن و هەموو ئاسانکاریەکی پێویستیان پێشکەش بکەن
و هەردوو لە سوود لە یەکتر وەربگرن لە پێناو زیاتر ناساندنی دۆز و پرسی گەلەکەمان و دروستکردن و پەرەپێدانی پەیوەندی سیاسی و ئابووری و بازرگانی لەگەڵ وڵاتانی دەرەوە کە لە خزمەتی بەرژەوەندیە باڵاکانی کوردستان بێت. بەڕێزان، حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا ڕوبەڕووی چەندین قەیرانی سیاسی و ئەمنی و ئابووری و دارایی بووەتەوە و ناحەزان هەوڵیان داوە بە هەموو شێوەیەک کێشە و ئاستەنگ بۆ پێشکەوتن و ئاوەدانی و سەقامگیری کوردستان دروست بکەن. بەڵام بە پشتیوانی خۆی گەورە و خۆڕاگیری خەڵکی کوردستان و پێشمەرگە قارەمانەکانمان بەسەر هەموو کۆسپ و ئاستەنگەکان زاڵ دەبین، چکە ئیرادەی ملەتەکەمان لە هەموو پیلانێک بەهێزترە وە لە ژێر هیچ گوشارێکدا دەستبەرداری مافەکانمان نابین. لە کۆتاییدا هیوای سەرکەوتن بۆ کۆنفرانسەکەتان دەخوازم و خوازیارم ئەنجامی باشیە بێت و ببێتە مایەی پێشخستنی زیاتری پەیوەندیە نێودەوڵەتیەکان. هەر شاد و سەرکەوتوو بن، کوردستانیش هەر ئاوادان بێت.